کەمێک پێش ئێستا لە شاری هەولێر هەردوو یاری پێش کۆتایی جامی سوپەری کوردستان ئەنجامدرا و دویانی یاری کۆتایی ناسنامەیان ئاشکرا بوو. دەچینە لای پامێرمان حوسێن محەممەد لە هەولێرە و زانیاری زیاترمان پێدەدات. بەڵێ ئەمڕۆ یاریەکانی پێش کۆتایی جامی هەرێمی کوردستان جامی سوپەری هەرێمی کوردستان بەڕێوە چوو بۆ یەکەم جارە جامی سوپەری کوردستان بەڕێوە دەچێتن چواریانە تێدا بەشدار بوون هەندرێن و شێروانە و برایەتی و سیروانی نوێ لە یەکێک لە یاریەکان لەسەر یاریگەی هەندرێن و شێروانە بەیەک گەیشتن دوای ئەوەی نیوەی یەکەم بەبێ گۆڵ کۆتایی پێهات لە نیوەی دووەم لە خولەکی 81 موئەید سەفا گۆڵێکی بۆ شێروانە تۆمار کردیانی هەندرێژ نەیتوانی قەرەبووی ئەم گۆڵە بکاتەوە یاریەکە بە گۆڵێکی بێوەڵام لە بەرژەوەندی شێروانە بە کۆتا هات و گەیشتە یاری کۆتایی جامی سوپەری هەرێمی کوردستان و لەسەر یاریگەی یانەی برایەتیش هەردوو برایەتی و سیروانی نوێ بەیەک گەیشتن دوای ئەوەی نیوەی یەکەم بەبێ گۆڵ بە کۆتا هات لە سەرەتاکانی نیوەی یەکەم نیوەی دووەم ئامانجەکرم توانی گۆڵێک بۆ برایەتی تۆمار بکاتن بەڵام لە خولەکەکانی کۆتایی لە کاتی زیاد کرا و سەربەزراو توانی گۆڵێک بۆ سیروانی نوێ تۆمار کات و یاریەکە بە گۆڵێک بۆ هەردوولا بە کۆتایی هاتوو ڕاستەخۆ چووە لێدانەیە گلاکەرەوەکان لە لێدانەیە گلاکەرەوەکان ژیانی سیروانی نوێ توانی بە 5 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ سەرکەوتن تۆمار کات و بەمەش سیروانی نوێژ گەیشتە یاری کۆتایی جامی سوپەری هەرێمی کوردستان ڕۆژی چوارشەممە لە کاتژمێر 3 لەسەر یاریگەی یانەی هەندرێن هەردوو یانەی شێروانە و سیروانی نوێ لە یاری کۆتایی بەیەک دەگەن و ئەمەش دەبێتە دەستپێکێک بۆ یانەکانی خوڵیناوی کوردستان وەروە یەکەم پاڵەوانی جامی سوپەری هەرێمی کوردستانیش بەدیار دەکەوێت.